بلی تماشاوانی جهال بته افعال بجاردن ده توقیت که هسکاریا در باز دبن جبیلی او همو گوارتن کل دوره هن عراق جی بشه که وان گوارت نایب تایبتی لی بجداری نکرنا مقتضا در کوی که بزوینرین سرکه ین آزراندن و آرام کرنا جاده شیعیانه هلبته و بخوشی پرزگیری که کدنه لگور چاف دیران چیدی که ایدی دبر رجا بجدار بونی ده بجاردن تایبتی لباشور و نواراست عراقی کیم به هر چا بیدی راش بیاوین ها بانگش هال بجاردن بری ودیچه بانگش الهندك دفران گلکی گرمه عستن الهندك دفران باشرو نوراست عراق به حیوانه اوی بانگش دست بکریه لیل هریما کردستان روشه کدنه میوانه کم یه هجاهیه برز دکتور آرام نجمدین برادوستی او ری ببره گشتیه اوفیسا هولیری یا کمیسیون هل بجاردن و ده همان دم دا بسپوری هل بجاردن از بوار موج نازکن لبر جبر کو گلک جارا لورمانی قاشا وی روشه کریه دکتور خیر بی زور سپاس البته چند روزه بانگش هل بجاردن بری ودیچن شوازه پریوچونا بانگیشه شوازه اداره کرنا کمیسیونه یا ساور ساینوی پابندی بوان یا ساور ساین تطبیق کرنا وان لسر همو کاندیدو آلین سیاسی تو روش چاد بینی بگیشتی بله زور سپاس امن برای بردنی بانگیشه هل بجاردن دابشی دو زون دکم هرمی کردستان و عراق اولی هرمی کردستان و دبیندری حتی اندازه چی زور باش پابند به یاسا و پابند به پیروی بانگیشه هل بجاردن و پابنده به همو او رێنمایی و ئەو ڕێسایانەی کە بانگەشەی هەڵبژاردنیان تەنزیم کردووە و هەتا ئەندازەیەکی زۆر بانگەشەیەکی هێمنە لەسەر خۆیە و ڕاستە ڕۆژەکانی سەرەتای بانگەشەی هەڵبژاردنە بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین بانگەشەیەکی ئارامە بەڵام ئەگەر بێت و تەماشای زۆنەکەی تر بکەین کە بەشەکەی تری عێراق وەکو ناوەڕاست و باشووری عێراق لەوێ بەڕاستی نەک ئەو ماوەیە کە دیاری کراوە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەرکو دەمێک بەرلەوە بانگەشەی هەڵبژاردن لەم شوێنانە دەستی پێ کردووە من بە بۆچوونی خۆم یەکێک لە هۆکارە تەکنیکیەکان کە ئەم جارە بانگەشەی هەڵبژاردن لە ڕووی کاتەوە نزیکی 40 ڕۆژە کە لە عێراق شتیوانە بووە لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەوەندە ڕۆژە بۆ بانگەشەی هەڵبژاردن دامدرێت یەکێک لە هۆکارەکان ئەوەیە لە وەسەط و لە باشووری عێراق بانگەشە دەستی پێکرد بوو بۆ ئەوەی هەم پێم وایە حکوومەتی عێراقی هەم پێم وایە کۆمیسیۆنی هەڵبژاردن و بە هەمانگی لەگەڵ یەکتری بۆ ئەوەی بتوانن کەڤەری هەموو ئەو سەرپێچیانە بکەن چوارچێوەیەکی یاسایی بدەنێ کە لەلایەن کاندیدەکان لەلایەن پارتەکان لەلایەن هاوپەیمانەکان لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دەکرێت بانگەشەی هەڵبژاردن هاتە پێش بۆیە بەڕاستی ئەگەر بێت و تەماشا بکەین تەنانەت لە بەشێک لە بڕیارەکان کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەری کرد لە ماوەکانی ڕابردوو بەشێک لە کاندیدەکان و تەنانەت لە پارتەکانیشی سزادا لەبەر ئەوەی بەر لە بانگەشەی هەڵبژاردن لە ڕووی کاتەوە دەستیان بە بانگەشە کردبوو و ئەمەش بەڕاستی ئەو پێشبڕکێ دیموکراسیەی کە هەیە لە نێوان پارتەکان و لە نێوان کاندیدەکان و لە نێوان هەمپەیمانەکان سیمایەکی تەندروستی پێنابەخشێت بەڵکو بە پێچەوانەوە لەوانەیە زۆرێک لە پێکدادان دروست بکات دەبینین بۆ نمونە هەندێک لەو پارچە ڤیددیوانەی کە لە سوۆسیال میدیا بەڵاو دەکرێتەوە وێنە و پۆستەراتی کاندیدەکان ئی پارتەکان دەدڕێندرێت بە تایبەت وەکو گوتم لە ناوەڕاست و باشووری عێراق ئەمە دیاردەیەکی باش نییە سیمایەکی خراپمان پیشان دەدات باسی ئەو بێگومان ناکوکێ و ئەو ململانەیە توندەش دەکەین بەڵام پێم باشە باسی ئەوەش بکەین خۆ دەزانی یاسای هەڵبژاردن لە 2005 تا ئێستا زۆرترین جار تعدیل کراوە لەوانێ لە زۆربەی هەڵبژاردنەکان تعدیل کراوە ئایا ئەو بەندانە و ئەو خاڵەنە و ئەو ئیجراتنە کە لە چارچوەی یاسای کۆمیسیۆنی ئەم جارە دەست نیشان کراوە چۆن دەبینی جیاوازی لەگەڵەوانی ڕابردوو خۆی بەڕاستی پرسیارێکی دقیقە ئێمە یاسای هەڵبژاردنمان هەیە یاسایەکە ئیت ساڵی 2010 تەمان ڕاست دەکەی 2005 هەمان بۆ 2009 تعدیل کراوە 2013 2010 بە هەمان شێوە 2021 و ئێستا یاسایەکمان هەیە یاسایەکە ئی 2010 بەڵام لە 2023 تعدیل کراوە هەموار کرایتەوە و کە دەڵێم پرسیارەکە دقیقە هەموو ئەو مادە و بەرگانەی پەیوەندی بە بانگەشەی هەڵبژاردنەوە هەیە و پەیوەندی بە سزادانی سەرپێچی کارانەوە هەیە دووبارە دەبیتەوە لە بۆ نمونە لە 2005ەوە دواتر 2013 دواتر 2020 تاوەکو ئێستاش مادەکان دووبارە دەبیتەوە ئەمە بەڕاستی یەکێکە لە کەم و کوڕیەکان کە یاسادانەری عێراقی لە یاسای هەڵبژاردن درکی پێ نەکردووە زۆر بۆیە دەبێت خۆی یاسا
دەبێ بیبەستیەوە دانانی یاسا دەبێ بیبەستیەوە لەگەڵ ئەزمون لەگەڵ کۆمەڵگا بۆ نمونە لەم هەڵبژاردنە یاخود لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئێمە لە بانگەشەی هەڵبژاردن لەکوێ کەم و کوڕیمان هەیە لەکوێ پێکدادان هەیە بۆ نمونە دەبێ یاسا بێ کە دادەندرێ یاخود هەموار دەکرێتەوە بە شێوەیەک تەنزیم بکرێت کە چارەسەرێک بۆ ئەم کێشە و بۆ ئەم گیر و گرفتانە دابنێت بۆیە بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە لە مادە 24 لە یاسای هەڵبژاردنەوە تاوەکو دەگاتە مادەی 36 تقریبا 12 مادەیە کە بانگشەی هەڵبژاردن ڕێک دەخاتووە لەکوێ بکرێتوە چ بە سەرپێچی لە قەڵەم ئەدرێت ئەمە هەتا ئەندازەیەکی زۆر دووبارە بۆتەوە هەندێک لەو وەکو گوتم کەم و کوڕیانەی کە هەستی پێ دەکرێت ئەمانە چارەسەر نەکراون بۆیە کۆمسیۆنی هەڵبژاردنیش کاتێک کە پەیڕەوی بانگەشەی هەڵبژاردننی دەرکردووە هاتووە پشتی بەم مادانە بەستووە بەم بڕگانە بەستووە هەمان بڕگەکانی لە پەیڕە و دووبارە کردوتەوە بۆیە من لەگەڵتم هەندێک کەم و کوڕی هەیە لە ڕوویەکی ترەوە خۆتەزانی لە 2005 یەکەم هەڵبژاردن لە پەرلەمانی عێراق لە مێژووی عێراق کرا عێراق هەموو یەک باز نەبوو کورد توانی لە کۆی 275 کورسی 75 کورسی لە پەرلەمانی عێراق مسوگەر کرد کە بلوکێکی زۆر بەهێز بوو دواتر ئەم یاسایە گۆڕانکاری بەسەرداهات عێراق بۆ هەژدە بازنە زۆر جار سەروی بارزانیش باستەوە دەکات پێویستە عێراق هەموو یەک باز نەبێ کە کورد زۆرترین زەراری کرد پێتوانی ئەسلەن فرابازنەی لە چارچەوەی هەڵبژاردنەکانی عێراقا کە ئێستاش هەر پارێزگایەکی چەند بازنایە لە ئەسلدا ئەوە پرسێکی سیاسی بوو لە دژی کورد بەکارهێنرا کە ئێستا کورد لە کوی 329 کورسی 6 کورسی کەمتر زیاتر هەیە بەڵێ بێگومان یاسای هەڵبژاردن گۆڕانکاری زۆری بەسەرداهاتوە و یەکێک لەو گۆڕانکاریانە ئەوە بوو کە لە هەژدەیە بازنەوە کرا بە لە یەک بازنە کرا بە هەژدە بازنە و ئەمە ئەگەر بێت و تەماشای هەڵبژاردننی ڕابردوو بکەین لە 2021 کرا بە 83 بازنە گسکەتریش بۆەوە دواتر زانیان ئەم سیستەمەی 2021 بە کەڵکی عراق نایێت یاخود زۆر سوودی لێ نابینن بە تایبەتی ئەو پارتانەی کە ئێستا لە عراق زۆرینەی کورسیەکانیان هەیە و دەسەڵات بەڕێوە دەبن ئەمانە جارێکی تر هەمواری یاسای هەڵبژاردنیان کردەوە بەرەو هەژدە بازنە گەڕاوەتەوە و من گوتەی یەکێک لە برادەرەکانم بە فکردێکە ئەو کاتەندان پەرلەمانی عراق بوو گوتی لەوێ بەمیانگۆ ئێمە بە هیچ شێوەیەک قوبوڵی ئەوەمان نییە کوردەکان لە شارەکانی ناوەڕاست و باشوور عێراق سوود لە دەنگەکان وەربگرن و بە کورسی پێزیاد بکەن بەڵێ ئەوەی جەنابەت دەڵێ نەک هەر تەنیا پەیوەندی بە فڕەبازنە و یەک بازنەوە هەبێت هەموو گۆڕانکاریەکانی تریشکە لە یاسای هەڵبژاردن ڕوویان داوە لە بەرژەوەندی دەتوانم بڵێم لە بەرژەوەندی پارتە کوردستانیەکان نین لەبەر ئەوەی ئێمە زۆر بەکەمی دەتوانین لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عراقەوە کورسی مسۆک هەر ناتوانین مەسەلەن دەنگمان هەیە بۆ نمونە ئێمە لە بەغدا دەنگمان هەیە وەکو کورد ولا بەسڕە دەنگمان هەیە ولا شارەکانی تر پارێزگاکانی تر دەنگمان هەیە بەڵام لەبەر ئەوەی ناگاتە ڕادەی کورسی یان دەبێت هاوپەیمانی بکەین لەگەڵ پارتە عەرەبەکان یاخود ئێمە ناتوانین کورسی مسۆگەر بکەین بۆیە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشدا بە ئێمە شتێکمان لەبیر نەچێت یەک بازنەی و هەژدە بازنەی و هەشتا و سێ بازنەی ئەوەی لە 2021 ڕووی هەبوو ئەوە هەمووی یاساییە هەمووی یاساییە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ساڵی ڕابردوو یەک باز نەبووین بەڵام دواتر بەپێی بڕیاری دادگای فیدراڵی کرا 4 بازنە و هەڵبژاردنەکەش بەڕێوە چوو کێشەمان نەبوو بەڵام بەڕاستی بۆ ئەوەی ئەو دەنگی دەنگدەرە دەنگی پارتە سیاسیەکان نەفەوتێت و بە شوێنی خۆی بگات یەک بازنەی زیاتر لە بەرژەوەندی پارتەکانە بەڵام فڕە بازنەی دائیمەن دەنگی پارتەکان بە تایبەتی ئەو پارتانەی کە پارتی محلین بۆ نمونە ناتوانن لە سەرتاسەری عراق و لە هەر هەژدە پارێزگایەکە کورسی ببەن دەنگەکانیان بە فیڕۆ دەڕوات بڵێ گەرێمە باسی ئێستا بکەین لە ڕووی تەکنیکیەوە جیاوازیام جارە لەگەل جاری پێشوو چی دەبێت بەڵێ طبعا لە ڕووی تەکنیکیەوە هەندێک گۆڕانکاری کراوە بەڕاستی کە ئێمە لە پێشتر گرفتمان زۆر بوو تەنانەت دەتوانم بڵێم لە هەڵبژاردننی 2024 پەرلەمانی کوردستانیش ئەگەر بە نمونە وەربگرین ئەگەر هەندێک گرفت نەبووایە پێم وایە نزبەی بەشداریکردن لە 1970 و لە 1972 نزیک دەبەوە لە 1970 بۆ نمونە هەندێک لەو گرفتانە پەیوەندیان بە خودی دەنگدەرەوە هەبوو دەنگدەر هەبوو کارتی بۆ نمونە کارتی دەنگدانی هەبوو بەڵام نەیدەخوێندەوە دەنگدەر هەبوو پەنجەمۆری نەدەخوێندەوە
ئیتر ئەمانە بەڕاستی کۆمیسیۆن هەوڵیدا و بەرنامەی بۆدانە هەموو ئەم حالەتانە کاری لەسەر کرد بۆ ئەوەی چارەسەر بکرێت لەگەڵ ئەوەش ئەو ڕێژەیە کە چارەسەری کردووە ڕێژەیەکی تەواو نییە ئەوەی کە زیاد کرا و زۆر گرنگە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراق لە پرۆسەی ئەزمونونەکانی خۆشدا کە ئەزمموی کردووە سەرکەوتوو بووە وەرگرتنی فەیسی دەنگدەرە ڕوخساری دەنگدەرە کە پێشتر ئەم دەنگدەرە سەردانی شوێنەکانی کردووە شوێنەکانی بایۆمەتری بۆ نموناوەی کە دەنگدەر تۆمار دەکرێت بۆیە ئەگ دەنگدەرە ئەگەر تۆمار کرابێت ئەگەر پەنجەکانیشی نەخوێنێتەوە کێشەی لە پەنجەکانی هەبێت بۆ نمونە کامێرەیەکیان داناوە ڕەبتیان کردووە لەگەڵ ئامێرەکان تەنها کە فەیسی ئەو دەنگدەرە وەردەگرێت هەموو زانیاریەکانی ئەو دەنگدەرە لە ئامێرە ئەلکترۆنیەکەدا مەوجودە و ئیتر ڕێگەی پێ دەدرێت بڕوات دەنگ بتات بۆیە بەڕاستی چاوەڕێ دەکرێت و پێشتر خەلل هەبوو لە گەرمکردنی ئامێرەکان ئەمە چارەسەر کراوە ئامێری یەدەگدان دراوە هەم جیهازی تحقق ئامێری تحقق و هەمیش پیکۆس ئەوەی کە هەژمێری دەنگەکان دەکات بۆیە چاوەڕێ دەکرێت بەڕاستی ئەم هەڵبژاردنە کەمترین خەلەلی تەکنیکی هەبێت یاخود ئەگەر بەبییر دکتۆر لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عراق لە 2023 بۆ نمونە ئەو شریتەکە دەری نەدەکرد لە جیهازەکە بەڵام لە هەڵبژاردننی 2024 هەسەندا پاڵە پەستۆی کەم لەسەر بوو و زیاتر سێ پارێزگا بوو لەگەڵ پارێزگای هەڵەبجا ئەفۆن 4 پارێزگا بەڵام هەتا ئەندازەیەکی زۆر چارەسەری ئەم خەلەلە کەواتە دکتۆرکە ئێمە باسی ململانێ لایەنە سیاسەکان بکەین وەکو تۆتی ململانێکی تون تایرە حتا چەندین مانگە ململانەی دەست پێ کردووە ئێستا لەوانەیە لە زۆر ڕوویەوە گەشتوتە هەرەم کەواتە لە چارچوە یاساکان و ڕێنمایەکانی کۆمیسیۆن چ شتێک هێلی سوورە کە یەکێک ببەزێنرێت لەوانەیە لە ناوچێک تاعتیل هەڵبژاردنیش بکرێت ئان لایەنێک بە تەواوەتی دوور بخرێتەوە شتێک هێلی سوور بێ هەستیار بێ بەڵێ خۆی لە یاسای هەڵبژاردن هەموو جۆرە سەرپێچیەکان دانراوە هەموو جۆرە سەرپێچیەکان دانراوە و لە بەرامبەریشی سزاش دانراوە بۆ ئەو کەسانەی یاخود بۆ ئەو پارتانە یاخود بۆ ئەو پاڵەورا و هاوپەیمانانەی سەرپێچی دەکەن ئێمە ئێستا لە قۆناغی بانگەشەی هەڵبژاردنین طبعاً هەر هەڵسوکەوتێکی ناسایی کە سەرپێچیە پەیوەندی بە قۆناغێک لە قۆناغەکانی هەڵبژاردنەوە هەیە بۆ نمونە ئێستا ئێمە لە قۆناغی بانگەشەی هەڵبژاردنین پاڵێوراو و پارتە سیاسەکان و هاوپەیمانەکان دەبێت پابند بن بە هەموو ئەو ڕێنمایانەی کە کۆمیسیۆن دەری کردووە پاڵپشت بە یاسای هەڵبژاردن بۆ بەڕێوەبردننی بانگەشی هەڵبژاردن بەڵام ئەگەر بێت و بۆ نمونە سەرپێچی بکەن سەرپێچێکە ئەوەیە ئەگەر یەکێک لەو کاندیدانە یاخود لەو پارت و هاوپەیمانانە ڕێکلامەکانی لە شوێنێک بدا کە گونجاو نەبێت بۆ نمونە یاخود بۆ نمونە لە کاتێک بانگەشە دەست پێ بکات بەر لە کاتی دەستپێکردن و دوای کۆتایی هاتن بەردەوام بێت لە بانگەشەکردن ئەمانە هەمووی بە سەرپێچی دادەنرێت یاخود ئەگەر هاتوو بۆ نمونە لە ڕۆژی هەڵبژاردن بانگەشە بکەن یاخود ئەم پرۆشەر و ئەم وێنە و پۆستەرانە لە کۆمەڵێک دامەزراوە بدەن ڕێگەی پێنەدرێت بۆ نمونە دام و دەستگاکانی دەوڵات یاخود بنکەکانی دەنگدان ئەمانە هەمووی بە سەرپێچی دادەنرێت لە کاتی ئێستادا یاخود بۆ نمونە ئەگەر بێت و ئەموو ئەو ئامێرانەی پەیوەندی ملکی دەوڵەتن بەکاربێن بۆ نمونە ئۆتۆمبیلە یاخود هەر ئامێرێکی ترا یاخود پاڵەپەستۆ بخرێتە سەر کەسێک لە کاتی بانگەشە یاخود لە کاتی دەنگدان ئەمانە هەمووی بە سەرپێچی دادەنرێن بەڕاستی هەر وەکو گوتم بەشێکی پەیوەندی بە شوێنەکانە لەکوێ کاندید یاخود پارت یاخود هاوپەیمانی بانگەشەی کرد بە سەرپێچی لە قەڵامەدرێت بەشێکی سەرپێچیەکان پەیوەندی بە ئامێرەکانە کام ئامێر ناکرێت کاندید بۆ نمونە ئەوانەی مڵکی دەوڵەتن بەکاری بێنێت و بە سەرپێچی لە قەڵام ئەدرێت و بەشێکی تریشی پەیوەندی بە خودی کاندیدەکانە بۆ نمونە هەندێک کاندیدمان هەیە لەوانەیە پێگەیەکی حکومیان هەبێت ئێستا کاندیدن ناکرێت ئەوانە بۆ نمونە پێگەی حکومی خۆیان بەکاربێنن یان ناونیشانی خۆیان بەکاربێنن بۆ بانگەشەی هەڵبژاردن دکتۆر بە هیوام سەرنجی تو بۆ کاندیدا بەرزەکان گەشتە بێت لە نەسیاسەکانیش کە ڕەوشەکە هەستکارە لەوانەیە لە ڕۆژانی داهات و تای پرۆپاگاندای هەڵبژاردن زیاتریش بەرز بێتەوە بەڵێ بەتایکید بەڵام من پێشنیارم ئەوەیە بۆ پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە لە هەڵبژاردننی 2024ش نمونەیەکی زۆر جوانمان نیشاندا بە تایبەت لە ڕۆژانی کۆتایی
لە یەک کاتدا لەم شارە لە هەولێر لەو ڕۆژانە جەنابی سەرۆکی هەرێمیش باسی کرد یعنی گەورەترین بانگەشەی هەڵبژاردن لەلایەن دوو پارتی دەستەڵات لە دوو شوێنی جیاواز بەڕێوە دەچوو لە یەک ڕۆژ و لە یەک کات کەچی هیچ گرفتێک و هیچ پێکدادانێک ڕووی نەدا ئەمە نیشانەیەکی دڵخۆشکەرە ئەمە بەرەو پێشبردننی دیموکراسیەت و ڕوحی پێکەوە ژیان و یەک ڕێزیە بەڕاستی لەم هەرێمە بۆیە من تەمەنا دەکەم ئاوات دەخوازم لە هەرێمی کوردستان ئەم بانگەشەیە بەهێمنی بەڕێوە بچێت و نەبێتە هۆی ئەوەی کەخواانە خواستە کاریگەری نێری وەکو لانی فەرمی و وەکو شارەزای ئەم بوارەش شیوادارم سەرنجیت و بەلانە پەیوەندەرەکان گەشت بێ برێز دکتۆر ئارام نەجمەدین بەرادوستی ڕێبەری گشتی و ئۆفیس هەولێریا کۆمیسیۆنە هەڵبژاردان و پسپۆری هەڵبژاردانژی دکتۆر گەلێ سپاس زۆر سپاس.